ئەم کاتتان باش بیسەرانی خۆشەویست. سیمۆن دۆ بۆڤوار نووسەرێکی فێمینیستی ناسراوی فەڕەنساییە و ساڵی 1980 لەدایک بووە. ساڵی 1986 کۆچی دوایی کردووە. ئەو لە ساڵی 1949دا بە نووسینی کتێبی زایەندی دووەم کە لە کوردی ناوەڕاستدا بە ڕەگەزی دووەمیش تەرجەمە دەکرێت زیاتر ناسرا. کاریگەری ئەم کتێبە لەسەر بزوتنەوەی ژنان لە ئاستی جیهاندا زۆر بەرچاوە. سیمۆن دۆ بۆڤوار لەم کتێبەدا توێژینەوە لە دۆخی پلە دووی ژن بە درێژایی مێژوو دەکات. ساڵی 1975 ژان لووی سێرڤان شرایبێر لە تەلەڤیزیۆنی فەڕەنسا چاوپێکەوتنێکی لەگەڵ سیمۆن دۆ بۆڤوار ساز کردووە. چاوپێکەوتنەکە لەم ساڵانەی دواییدا لەلایەن بەڕێز ئەحمەد ئەسکەندەریەوە تەرجەمەی کوردی ناوەڕاست کراوە. لەبەر گرنگی چاوپێکەوتنەکە و ناوەڕۆکی باسەکە لەگەڵ هاوڕێژی لە سوورچی بە پێویستمانزانی لە پۆدکاستێکدا دۆبلاژی بکەین بۆ ئەوەی زیاتر بگاتە جوواکی کوردستان و کەڵکی لێوەربگیرێت. بیسەرمان بن. ئێوارەتان باش. لەوانەیە ئەمە یەکەم جار بێت کە سیمۆن دۆ بۆڤوار لە تەلەڤیزیۆندا دەبینن. هەتا ئەم ساڵیش هەروەکو هاوڕێی ژیانی واتە ژان پۆل سارتەر ئەمیش خۆی لە دەرکەوتن لە تەلەڤیزیۆندا دەدزیەوە. یەکێک لە ڕۆمانەکانی بەناوی ماندارینەکان خەڵاتی گۆنکوری ساڵی 1954 بردەوە. هەروەها یادداشتەکانی بەناوی بیرەوەریەکانی کچێکی ئەرکناس سیمۆن دۆ بۆڤواری وەکو یەکێک لە گەورەترین نووسەرانی ئەمڕۆ بە خەڵک ناساند. بەڵام ئەوە کتێبی ڕەگەزی دووهەم بوو کە 25 ساڵ پێش ئێستا چاپ کرا و تێیدا سیمۆن دۆ بۆڤوار بە گەشەپێدانی بیر و هزری سەردەمی ئێمە ئەرکێکی مێژووی بەجێگەیاند. ئەم بەرهەمە دوو بەرگی و دژوارە کتێبێکە تێیدا بۆ یەکەم جار باسی توێژینەوە لە دۆخی پلە دووی ژن بە درێژایی مێژوو دەکات. ڕێک هەروەکو چۆن سەرچاوەی بیر و باوەڕی کۆمونیستەکان کتێبی کاپیتالی کارل مارکسە، فێمینیستەکانی سەرانسەری جیهانیش بەو چەشنە دەڕواننە کتێبی ڕەگەزی دووەم. لەوانەیە کەسانێک ئەم بەراوردەیان بەلاوە لاسەنگ بێت، چونکو ئەو کەسانە کاریگەری ئەو بۆ چوونانە و ئەو ئاڵوگۆڕانە بەکەم دەگرن کە لە داهاتوودا دەیبینین و ئاکامی سەرکەوتنەکانی فێمینیزمە لەم جیهانەی کە ئێمە تێیدا دەژین. هێزی ڕوولەگەشە و وادە و بەڵێنی بۆ گۆڕانکاری قوڵ ئەو بابەتەیە کە ئەم ئێوارەیە سیمۆن دۆ بۆڤوار لەگەڵماندا باسی دەکات. سیمۆن دۆ بۆڤوار ڕەگەزی دووهەم ئەگەر ناچار بین بە کورتی باسی بکەین کە هەڵبەت کارێکی دژوار دەبێت. دەکرێت بڵێین کە بە دەوری ئەم بیرۆکەیەدا دەسوڕێتەوە کە لە کاتی بڵاوبوونەوەی ئەم کتێبەوە هەتا ئێستا بەردەوام دووپات دەبێتەوە و پێم خۆشە خۆت بۆمان باس بکەیت. ئەمەیە کە مرۆڤ بە ژنی لەدایک نابێت بەڵکو دەکرێتە ژن. بەڵێ، ئەم داڕشتە بناغەی هەموو تیۆریەکانی منە و ماناکەی زۆر ئاسانە. ئەوەی کە ژنبوون ڕاستیەکی سروشتی نییە، بەڵکو بەرهەمی مێژویەکی دیاریکراوە. هیچ چارەنووسێکی بیۆلۆژیکی یان دەروون ناسانە نییە کە بتوانێت بەم چەشنە پێناسەیەک بۆ ژن بکات. پێگەی ئێستای ژن پێش هەموو شتێک بەرهەمی مێژووی شارستانیەتێکە. لەلایەکی ترەوە بۆ هەر تاکێکی ژن بەرهەمی بەسەرهاتی ژیانی خۆی و بە تایبەت لە سەردەمی مناڵی ئەودایە. ئەمەیە ئەو شتەی کە ژنبوونی ئەو دیاری دەکات. لەودا شتێک دەئافرێنرێت کە جەوهەری یا ناخی نییە، واتە ئەو شتێک کە ناویان ناوە مەینەبوونی ئەبەدی یا ژنبوون. هەتا زۆرتر لە دەرووناسی مناڵان دەکۆڵینەوە، هەتا قوڵتر توێژینەوە دەکەین، زیاتر بۆمان دەردەکەوێت کە ساوایانی کچ بۆ ژنبوون دروست دەکرێن. کتێبێکی زۆر باش هەیە لە نووسەری ئیتالیایی ئێلێنا بێلوتی لە ژێرسەردێری کچە مناڵەکان لە چی دروست کراون. نووسەر دەری دەخات کە زۆر پێشلەوەی کچی منداڵ وشیار بووبێتەوە بەهۆی شێوەی شیرپێدان، چۆنیەتی هێنان و بردننی، ڕاژەندن و لایەلایە بۆکردن و ئەو شتانە لە جەستەی ئەودا ئەو شتە دەنەخشێنرێت کە دواتر دەشێ وەکو چارەنووسێک خۆی دەربخات. بە بۆچوونی ئێوە جیاوازیە بایۆلۆجیەکان کە ئاشکران لە شێوەی ڕەفتاری دواتری تاکەکاندا هیچ ڕۆڵێکی نییە؟ بێگومانەمانە ڕۆڵیان هەیە، وەلێ ئەو پێداگریە کە لەسەر جیاوازیەکان دەکرێت و ئەو گرنگی کە پەیدای دەکات سەرچاوەکەی پێکهاتەی کۆمەڵایەتی دەوروبەرەکەیەتی.
هەڵبەت ئەمە گرینگە کە ژنان سکیان پڕ دەبێت و منداڵیان دەبێت نەک پیاوەکان. ئەمە جیاوازیکی بنەڕەتیە، بەڵام ئەمە بنچینەی جیاوازی لە پێگەی ئەوان یان ئەو چەوساندنەوە و چەپاندنە نییە کە ژنان بەری دەکەون. ئەمە ئەو بیانوەیە کە لە دەوروبەری هەڵومەرجی ژنبوون پێک دەهێنرێت، وەلێ ئەمە ئەو شتە نییە کەوەها هەڵومەرجێک دیاری دەکات. کاتێک دەڵی چەوساندنەوە یان سەرکوتکردن، واتە ئەمە بان قەس دەکرێن نەکەوەی بەڕێکەوت بێت. ئەگەر لە ڕوانگەی مێژوویەوە بڕوانین، چۆن شتێکی لەو چەشنە ممکن بوو؟ لە ڕاستیدا ئەمە لەلایەن پیاوانەوە خۆی دەرخست؟ ئەمە زۆر لە مێژینەیە. من پێم وایە ئەبێ لەو بۆچوونەوە دەست پێ بکەین کە پێداویستیەکانی ژیان دەگمەن بوون و بەشی هەموو کەسی نەدەکرد. لە ڕۆژگاری پێشمێژوودا سەردەمانێک بوون کە توانایی جەستە گرنگێکی زۆری هەبوو. بەهێزترین کەسەکان خاوەنی هەموو ماف و دەسەڵاتەکان بوون و لەباری ئابووریەوە هێزی زاڵ ئەوان بوون. ئەوان دڵنیا بوون کە قەت بە برسێتی نامێننەوە. بۆ نمونە لە چین خەڵک زۆر هەژار بوون و مناڵانی کچ یان دەکوژران یا بەجێیان دەهێشتن کە بمرن، نیان دەهێشت ژنان توخنی کاری بەرهەمهێنان بکەون بە چەشنێک کە پیاوەکان دەیانتوانی هەموو شتێک بخەنە ژێر دەستی خۆیان. هەمیشە هەروە بووە. من ئێستا ناتوانم هەموو شتێک سەبارەت بە مێژووی ژنان بجێڕمەوە، بەڵام ئاشکرایە کە لە هەر سەردەمێکدا پیاوەکان بەردەوام هەوڵیان داوە دەسەڵات لە دەستی خۆیان بمێنێتەوە. با نمونەیەکتان بۆ بهێنمەوە. لە سەدەکانی ناوەڕاست و لە کاتی ڕێنەسانسدا ژنانی پزیشک دەسەڵاتی زۆریان هەبوو. ئەوان سەبارەت بە دەرمان و جیا هەموو شتێکیان دەزانی. دەرمانکردن بە شێوەی ژنانی بە ساڵات و جاری وا بووە کە گرنگی زۆری پێدراوە. دواتر پیاوان کاری پزیشک بوونیان لە ژنان ئەستاندەوە. هەموو باسانەی لە مەڕاوکردنی جادوکەران لە بنەڕەتدا ڕێگایەک بوو بۆ پیاوان کە ژنەکان لە کاری پزیشکی و ئەو دەسەڵاتی لەو ڕێگایە و دەستیان کەوتبوو دوور بخەنەوە. دواتریش لە سەدەکانی 18 و 19دا یاساگەلێک لەلایەن پیاوانەوە دانرا کە قەدەغەیان دەکرد ژنان کاروباری پزیشکی بەڕێوە ببەن. دایان خستنە زیندانەوە، سزایان دەدان و شتی لەو نەوعە. ئەگەر نەچووبانە خوێندنگای تایبەتی کە هەڵبەت لەو شوێنانەش ڕێگەیان نەدەدان. کەوابوو ڕۆڵی پەرستاربوونیان خستە ئەستۆی ئەوان، وەکو فلۆرانس ناینتینگل، وەکو جێگر و هاریکار و لەم چەشنا. لەم بوارەدا کتێبی زۆر سەرنجڕاکێش نووسراون کە دەری دەخەن چۆن پیاوان ڕێگریان کردووە لە کاری پزیشکی ژنان. من پێم وایە ئەگەر سەرنجی بوارەکانی تریش بدەیت هەم ئەمڕۆتە بەدی دەکەیت. کەوابوو بەڵێ ئیرادەیەک هەبووە، لەوانەیە ئیتر نەتوانین دەسەڵاتیان لێ بستێننەوە، بەڵام ویستی هێشتنەوەی دەسەڵات لەلایەن پیاوانەوە بەردەوام بەهێزە. لە هەموو شوێنێکدا بربەستی ئەو تۆ لەسەر ڕێگەی ژنان دانراوە کە نەتوانن هەندێک لە کارامەیی و دەسەڵاتەکان بەدەست بهێنن. ئێوە لە بیرۆوەریەکانتاندا شتی زۆر سەیرتان گوتووە، ئەوەی کە لە کاتی نووسینی ڕەگەزی دووەمدا لە تەمەنی 40 ساڵیدا ئەم شتانەتان بۆ دەرکەوتووە. ئەو دۆخەی کە کاتێک بە تەواوی لێی وشیار بوونەتەوە ئیتر وەکو ڕۆژی ڕووناک بووە بۆتان. باشە چۆنە ئێوە وەکو کەسێکی ڕووناکبیر کە زۆر باش خوێندەواریتان هەیە و خاوەنی بەڵگەی جێگای متمانەی فێرکارین پێشترەوەتان بۆ دەرنەکەوتووە؟ لەبەرەوەی من لە ژیانی خۆمدا وەکو ڕووناکبیرێک ئەزمموی ئەو شتم نەبوو. من بەختم هەبوو کە ناچار نەبووم لەگەڵ پیاوەکان بکەومە کێبڕکێ، چونکە پەروەردە بۆ ژنان و پیاوان ئازادە. من لە زانکۆی سۆربۆن و لە شوێنەکانی تر هاوڕێگەلێکم هەبوو کە لەباری ڕووناکبیریەوە بە شێوەی یەکسان لەگەڵ مندا ڕەفتاریان دەکرد، بۆیە هەستم پێ نەکردبوو. بەڵام چونکو من نەمدەویست هاوسەرگیری بکەم و منداڵم هەبێت و شێوازی ژیانی ژنێکی ناوماڵم نەبوو کە چەوساوەترین کار بۆ ژن ئەوەیە، لەبەرەوە لە ژێرباری خزمەتگوزاری ژنانە دەرچوو بوو. دواتر کاتێک کە دەستم کرد بە بیرکردنەوە و سیرکردنی دەوروبەری خۆم، ڕاستی هەڵومەرجی مەینەبوونم بینی و بەشێکی زۆری ئەوم لە کاتی نووسینی ڕەگەزی دووهەمدا بۆ دەرکەوت. کەوابوو ئێوە کارەکەتان بە ئامانجی پێکهێنانی ئاڵوگۆڕ بۆ ژنان دەست پێ نەکرد، بەڵکو ئەمە هەر توێژینەوەیەکی ڕووناکبیرانە بوو؟ بەگشتی ئەمە کارێکی تیۆریک بوو، نەک کارێکی خەباتکارانە. من زۆر خۆشحاڵم کە دواتر خەباتکاران ئەمەیان بەرجەستە کردەوە. ئەم کتێبە لە ئێستادا ڕۆڵێکی خەباتکارانەی هەیە لە کاتێکدا کە بیری سەرەتایی کتێبەکە شتێکی تر بوو. کەوابوو هەلومەرجێکتان دۆزیەوە کە لە ڕوانگەی ئێوەوە بە تەواوی ڕوون بوو. ئەی باشە ئەم ڕاستی چۆن لێک دەدەنەوە کە بە درێژایی چەند سەدەی ڕابردوو یان لە 150 ساڵی ڕابردوودا ژنانێکی زۆر خوێندویانە گەیشتونەتە هەمان ئاستی لێهاتووی فەرهەنگی و زانستی کە پیاوان هەیەە. لەگەڵەوەشدا هیچ کەس شتێکی لەو چەشنەیدا نەڕشتووە کە هاوشێوەی ئەم ڕاستیە بێت، واتە ئەوەی کە ژنان لە مرۆڤایەتیدا لە پلەی دووهەمدان. لەبەرەوە پیاوان هیچ بەرژەوەندیەکیان لەوەها داڕشتنێکدا نەبووە. وەلێ خۆشنەکان دەیانتوانی ئەو کارە بکەن، هەم مافیەوەیان هەبوو هەمیش دەستیان دەگەیشتێ. هەڵبەت ژنانێک هەبوون کە دەنگیان هەڵبڕی و هاواریان کرد. بۆ نمونە لە ئینگلیستان ژنانێک هەبوون کە لەسەریان نووسی
بەڵام ئەمە وانە بوو بگاتە ڕادەی هاوارێک بۆ سەرهەڵدان وەها کە ببیسترێت و ئەوانی تریش ئاڵەکەی بەرز بکەنەوە. پێم وایە هۆکارەکەی ئەوەیە کە ژنان بەگشتی فێمینیست نین و ئەگەر ژمارەیەک لەوان بۆ سەرهەڵدان دەنگ هەڵبڕن لەلایەن ژنانی ترەوە دەنگەکەیان نابیسترێت. دڵنیام کە بۆ ڕوونکردنەوەی ئەم بابەتە دەکرێت هۆکاری تریش باس بکرێت. ئەم هەڵوێستی هیچ نەکردن و خۆبواردنە ڕێگر بوو لە هاتنەپێشەوەی ئەوان، وای دەکرد کە ئەوان گلەیی بکەن و دڵیان بڕەنجێت، بەڵام زۆر بەدەگمەن دەگەیشتە یاخی بوون. یەکەم هەروەکو پێشتریش باسم کرد لەبەرەوە کە ژنان هەر لە سەرەتای مناڵیەوە شێوازێکی فۆرمگرتنیان هەیە و ئەم پێک هاتانن کە دەخرێنە مێشکیانەوە و دوایش لە ناوبردننی ئەوانە بە تەواوی کارێکی زۆر دژوارە. ئایا دەکرێت نمونەیەکمان بۆ بهێنیتەوە لە منداڵ کە لە چ تەمەنێکدا فۆرم دەگرێت و هەروەها ئەو چەشنە ڕەفتارەی باسی لێوە دەکەیت کامەیە؟ هەرو کتێبەی ئێلێنا بەلۆتی کە پێشتر گوتم، ئەو خانمە ئیتالیایە پزیشکی پسپۆری مناڵانە و لەم بابەتەوە زانیاری زۆری هەیە. کتێبەکەی ئەو دەری دەخات کە تەنانەت لە کاتی شیردانیشدا دایکەکان ڕەفتاریان لەگەڵ کچەکاندا جیاوازە و تا ڕادێک لە کوڕەکاندا زیاتر لە کچەکان هاندەری چەشنێک لە شەڕانگێزین. کوڕ هەر کە تەمەنی بەرەوژوور هەڵکشا سەرەتای دەستپێشخەری دەردەکەوێت بۆ وێنە کە دەیهەوێت سربەخۆ بێت، جەربەزەیی هەبێت و جرت و فرد بکات، هانی دەدرێت و ئەم کارانەی بەڕابواردندا دەنرێت. لە کاتێکدا مناڵی کچ خێرا دادەمرچێننەوە. بە درێژایی مێژوو تەنانەت لە ئێستاشدا زۆرێک لە دایکان و پەرستارانی مناڵ بە گونی مناڵی کوڕ یاری دەکەن و دەیکەنە کەسایەتیەک. وای لێ دێت کە منداڵی کوڕ لە 2 یا 3 ساڵیەوە نزیکەی ئاساییە بۆی کە نیشانی بدات. ئەمە لە کاتێکدایە کە کچانی مناڵ ڕێک بە پێچەوانەوە فێر دەکرێن کە بیشارنەوە و هیچ شتێک نیشان نەدەن. لە دایەنگە و لە ناو منداڵاندا زۆر ئاشکرایە کە مناڵانی کوڕ لەشی خۆیان بە تەواوی دەردەخەن لە کاتێکدا کچە منداڵەکان دەبێ ئەوە نیشان بدەن کە پێی دەگوترێت شەرم و حەیا، کە ئەمەش لە ڕاستیدا چەشنە ئاکارێکی نۆژەنکراوەیە. بەواتایەکی تر ژنان و دایکانن کە ئەم هەڵاواردنەیان پێکێناوە؟ تا ڕادەیەکی زۆر بەڵێ. ئەوان وەکو کچانی ئەم ژنانە نەریتەکان دەپارێزن، چونکو هەروەکو گوتم ئەم مۆدێلی ژنبوونە بە جۆرێک لەواندا ڕیشەی داکوتاوە کە پێیان وایە ئەگەر ژنێک وەکو ئەوان نەبێت ئەوە دەعبایەکە و دڵڕاوکەی ئەم ژنانە ئەوەیە کە کچەکانیان خاوەنی ژنیەتی بن. کەوابوو بەڵێ ئەوە ژنان خۆیانن وا دەکەن، بەڵام هەڵبەت لە ژێرگوشاری پیاواندان، لەبەرەوەی پیاوان بەگشتی ژنانیان فێر کردووە کە ئاکاری لەم چەشنیان هەبێت، بەستراوە، هیچ نەکەر، گوێڕایەڵ و خۆخۆر و شتی تریش. ئایا ئەمە لە ڕاستیدا هەلومەرجێکی ئابووری نییە؟ چونکو هەتا ئەم دوایانەش باشترین شتی گونجاو بۆ کچێک جوانیەکەی بوو، ئەوەی کە بە دڵی پیاوان بێت و بتوانێت لە ڕێگەی هاوسەرگیریەوە یان لە ڕێگەیەکی ترەوە پشتیوانی مادی بۆ خۆی دابین بکات. بە دڵنیاییەوە هۆکاری ئابووری هەیە، بەڵام ئەمەش هەر لەوێوە دێت کە پێشتر گوتم لەبەرچی ئەم گرێدراوبوونی ئابووریە هەیە، چونکو پیاوانن کە خاوەنی هەموو کارەکانن، بە تایبەت باشترین پیشەکان هی پیاوانە. لە ئاستی خوارەوەدا هەڵبەت وهایە کە کارە قورسەکان بۆ نمونە لە چێڵگەکان هەم لە سەرشانی پیاوانە و هەم ژنان، وەلێ لە ئاستی باڵادا وێ دەچێت پیاوان توانیویانە ژنان ناچارکەن کە لەباری مادیەوە سربەخۆ نەبن، بەڵکو پشت ئەستور بن بە مێردەکانیان و خۆیان ببەستنەوە بۆ کارانەی کە بۆ شارستانیەت زۆر گرنگە، واتە کاری ناوماڵ. ئەم چەشنە کارکردنە زۆرە ملەیە یەکێک لە شەرت و مەردەسەرەکیەکانە کە بەسەر ژناندا سەپێنراوە. کارێکە هیچ حەقدەست و پارەی مانگانەیەکی نییە و هەر ئەمەش ڕێگەیان پێدەدات کە لەلایەن مێردەکانیانەوە یان لە باش بژیەتی و یان لە هەژاریدا ڕابگیرێن. بەڵام هیچ قازانجێکی ئابووریان بۆ دابین ناکات. بایەخی ئەم کاری کە دەکرێت بە فەرمی ناناسرێت. ئەمە زۆر گرنگە. من بە وردی ژمارەکانم لە بەردەستا نییە، وەلێ پێم وایە کە ئاماری ساڵی 1955 دەری دەخات ئەو ساڵە لە فەڕەنسا لە بەرامبەر 45 ملیارد کاتژمێر کار کە حەقدەستەکەی دراوە، نزیکەی 46 ملیارد کاتژمێر کاری ناوماڵ کراوە بەبێ ئەوەی حەقدەستێک درابێت. ئەگەر ژنان ڕاپەڕی بایەن و شۆڕشیان هەڵگیساندایە، ئەگەر ئامادە نەبوونایە کە کاری ناوماڵ بکەن یان ئەوەی پیاوان ناچار بکەن شان بەشانی ئەوان کارەکان بکەن، ئەگەر ئیتر ئەم چەشنەکارە ژێرزەمینە یان نەقد نەکەن کە من دەڵێم مەحکوم کراون بە ڕاپەڕاندنیان، چونکو ئەم چەشنەکاری ساڵ لە دوای ساڵ دەیکەن بەبێ ئەوەی هیچ کارێکی خولقێنەر بێت، ئەمە لە ڕاستیدا بەسەردا سەپاندنە. ئەگەر لەم ئاستەدا گۆڕانکاریەک پێک بهێنرێت هەموو کۆمەلگاکە ژێر و ژوور دەبێت. ئێوە دەڵێن بەبێ هیچ کارێکی خوڵقێنەر، بەڵام زۆر لەو ژنانەی سەیری ئەم بەرنامەیە دەکەن لەسەرەوە باوەڕان کە بەخێوکردنی منداڵان و سەرکەوتن لەوەها ئەرکێکی زۆر سەختدا واتە ئامادەکردنی نەوەی داهاتوو بە باشترین شێوەی گونجاو کە ئەمە کارێکە لە ڕاستیدا ژنان دەیکەن. هەروەها شتی بچووکی تریش وەکو دابینکردنی ماڵ و کەش و هەوایەکی خۆش بۆ بنەماڵە.
ئەمە شتێک نییە کە حسابی بۆ نەکرێت. ئێوە دەڵێن چی؟ من نەمگوت و حسابی بۆ ناکرێت، گوتم پڕبەرهەم نییە. ئەم کارە بەناو بایەخی ئابووری پێک ناهێنێت. لەم کارەدا کە هەڵبەت دەتوانێت جێگای سەرنج و پرسامانیش بێت، بەشێکی گەورەی من سەبارەت بە کاری ناوماڵ دەدوێم کاری ڕوتین و دووبارەکردنەوەیە کە بەردەوام ئەنجام دەدرێتەوە. بە تایبەت ئەم چەشنەکارە بە شێوەیەکی ترسناک ژنان دەبەستێتەوە، چونکو لە ئاکامدا تەنها ژنانن کە دەتوانن ئەم کارە بکەن. ئەمە لە کاتێکدایە کە مێردێک ڕایان دەگرێت و ژیانەکان بۆ دابین دەکات. ئەگەر مێردەکە بەرەو ژنێکی تر بچێت، لەم ماندوو بێت و یان ژیانەکەی بۆ ئەستەم بکات، لێی دیا بێتەوە یا تەلاقی بدات، ژنەکە خۆی لە دۆخێکدا دەبینێتەوە کە هیچ دەرەتانێکی تری بۆ پشتگیری لە خۆی نییە. من لەگەڵ ئەم چەشنە دۆخەدا بە تەواوی ئاشنام، چونکو لەو کاتەوە کە کتێبی ڕەگەزی دووهەم بڵاو کردەوە، نامەگەلێکی زۆرم لە ژنانەوە پێگەیشتووە کە متمانەیان پێم کردووە و کەم و زۆر بە دوور و درێژی و جاری وایە زۆر بە وردەکاریەوە نامەیان بۆ نووسیم و بەردەوام بۆم دەنووسن. یەکێک لەو حاڵەتانەی کە زۆر دووپات دەبێتەوە ئەمەیە کە ژنێک بۆم دەنووسێت کە نزیکەی 30 ساڵ تەمەنێتی، لە 20 ساڵیدا و بە خۆشی خۆی هاوسەرگیری کردووە، لە ماڵداری گەورەکردنی مناڵەکانی خۆشحاڵ و بە تەواوی ڕازیە. دوایێ لە 30 ساڵیدا لەگەڵ مێردەکەی تووشی کێشە دەبن، یان مێردەکە ماڵبەجێ دەهێڵێت و یان ئەوەی کە ژنەکە ئیتر بەرگە ناگرێت. لە پڕێکدا ئەم ژنە هیچی نییە، بەبێ پیشەماوەتەوە مناڵەکانی لە باتی ئەوەی مایە شادمانی ئەو بن دەبنە بارێک بەسەرشانیەوە، چونکو دەبێت بە تەنیا خۆی گەورەیان بکات کە کارێکی زۆری دەوێت. دەیجا ئەم ژنە جاری وایە زۆر بە قەڵسیەوە پەشیمانە لەو ڕاستی کە تەنانەت ئەگەر هاوسەرگیریشی کردووە نەکەوتۆتە شوێن کارێک بە چەشنێک کە سەربەخۆی ئابووری ئەو دابین بکات. ئێوە باس لە دۆخی 30 ساڵی دەکەن کە دەرفەتی دۆزینەوەی کارێکیان هەیە، وەلێ لە 50 ساڵیدا ئەوە هەر ناگونجێت. ئەو باسەی ئێستا سەبارەت بە چاکسازی یاسای تەلاق دەکرێت، ئەم کێشەیە زۆر بەرجەستە دەکاتەوە کە ژنێکی ناوماڵ و دایکێک لە تەمەنی 50 ساڵیدا هیچ مافێکی نییە، هەڵبەت چونکو کاریشی نییە، ئێستا هیچ دەرفەتی پشتگیریکردنیشی نییە. بە تەواوی وایە تەنانەت لە 30 ساڵیشدا کە ئەمە لەو دۆخانەیە کە زۆر دەبینرێت، ژنان هیچ کاتێکیان بۆ فێربوونی پیشەیەکی تازە نییە. لە هەندێک حاڵەتی سەرسوڕهێنەردا ژنان پێگەیەکی تازە دەستەبەر دەکەن کە ئەمەش زۆر ڕێزپەڕە. ئەم کارە وزەیەکی زیادی لە ژنان دەگرێت کە لە تەمەنی 40 ساڵیدا خۆیان بە تەنها دەبینەوە و دەبێ ژیانی خۆیان سەر لە نوێ پێکەوە بنێن لە دۆخێکدا کە تەنهایە و مناڵەکانی گەورە بوون یان هاوسەرگیریان کردووە، بەبێ ئەوەی کە مێردێک هەبێت پشتگیری لێ بکات، تەنانەت ئەگەریش هەبێت واتە پیاوێک کە کەم تا زۆر لەگەڵی پێکەوە بگونجێن، ئەم ژنە بەشێکی بەرچاونیە لە کۆمەلگاکە. قسەی نامەگەلێکتان کرد سەبارەت بە ڕەگەزی دووهەم پێتان گەیشتووە. کاتێک کە کتێبەکە چاپکرا ئەگەر وەکو بەرهەمێکی خەباتکارانە سەیری نەکرا بۆ خەڵکێکی زۆر تا ڕادەیەک وەکو ئابڕوچوونێکی ڕووناک بیرانەوە بوو. پێشوازی لە ڕەگەزی دووهەم چۆن بوو؟ لە فەڕەنسا هەروەکو ژولیان گراک گوتی گەلە سەگی هاربەر بوون، پیاوانێکی زۆر ئێجگار زۆر تووڕە بوون، تەنانەت هەندێک لەوانەی کە پێم وابوو چەپگەرا لیبرال و یەکسانی خوازن لە کتێبەکە هەڵچوون. لەبەر ئەوە کە ململانەی باڵا دەستبوونی ئەوانی دەکرد؟ بەڵێ وایە، لەبەر ئەوەیش کە ئالبێرت کامۆ گوتنی من گاڵتەم بە پیاوەتی فەڕەنسایی کردبوو. کاردانەوەی ئەمریکیەکان زۆر وەرگرتر بوو، ڕەنگە لەبەر هەبوونی هەستی یەکسانی زۆرتر لە نێوان پیاوان و ژناندا. بەگشتی پێشوازی ژنان لە کتێبەکە ئەرێنی بوو، وەلێ بە تایبەت نەک لەو ساڵەدا کە چاپکرا، بەڵکو دواتر کە وردە وردە ڕۆچوونە ناو گرنگی کتێبەکە، وەرگیرا و لی تێگەیشتن. هاتنی ئەو نامانەی کە باسم کرد دەستیان پێکرد. وابزانم تەنها لە ئەمریکا 750,000 دانەی لێفرۆشرا. ئەوە لانی کەمە، پێم وایە ئێستا لە بەرگی نەرمدا گەیشتۆتە 1 ملیۆن. لە فەڕەنسا تا ڕادەیەک خێرا زیادی کرد و بەسەرکەوتنەوە بەرەو پێشچوو. بەڵێ لە فەڕەنسا تا ڕادەیەک خێرا ڕۆیشت، وەلێ ژمارەکەی بەوردی نازانم. ئێستا کە لە بەرگی نەرمدا هەیە پێم وایە خوێنەرێکی زۆرتر بدۆزێتەوە، وەلێ من نائومێد بووم لە کاردانەوەی نەرێنی پیاوانێک کە پێم وابوو لایەنگری یەکسانین و هەروەها کۆمونیستەکانیش کە هەر بە تەواوی بەسەر کتێبەکەدا ڕووخان. گۆڤاری نامەکانی فەڕەنسا نووسی کە ئەم کتێبە هیچ کەڵکێکی بۆ کرێکارانی ژن لە کارخانەکان نییە. ئەم قسە بە تەواوی ناڕاستە. هەموو ئەو کێشانەی کە من لەسەریان دەدوێم هەم ژنانی کرێکار لە کارخانەی بیلانکور دەگرێتەوە و لەوانەیە زیاتریش هەم ژنانی چینە باڵادەستەکان. کۆمونیستەکان لەبەر چی دژ بم بۆ سونانە بوون؟ ئێستا کەمتر دژایەتی دەکەن، بەڵام مێژووی کۆمونیزم و ژنان مێژوویەکی ئاڵۆزە، چونکو کۆمونیستەکان کێشەکانی ژنان بە بابەتێکی پلە دووهەمدا دەنێن. دژایەتی نێوان دوو ڕەگەز بە بەراورد لەگەڵ دژایەتی چینایەتی کە پێشتریەتی پێدەدرێت لە پلەی دووهەمدایە.
دەزانیت کە ژانێت ڤەرمێخ بۆ ماوەیەکی دوور و درێژ دژ بە لەباربردنی کۆرپەلە بوو. ئەوان لە هەڵوێستەکانیان پاشگەز بوونەتەوە، بەڵام بەگشتی ئەوان کێشەکانی ژنان بە تەواوی بە کێشەی چینایەتیەوە گرێ دەدەن. دەگوترێت ئەگەر شۆڕشێک سەر هەڵبدات و کۆمەلگا گۆڕانکاریەکانی بەسەردا بێ، ئەمە خۆ بەخۆ ئاڵوگۆڕ لە دۆخی ژنانیشدا پێک دەهێنێ. بەڵێ، بەڵام من دەبێ بڵێم کە کاتێک لە ساڵی 1949دا کتێبی ڕەگەزی دووهەمم نووسی تا ڕادەیەک ساویلکە بووم. من پێم وابوو پێشتریەتی بەخەباتە بۆ شۆڕشکردن، چونکو من لایەنگری چەپم و لە ئاکامدا خوازیاری گۆڕانکاری تەواوم لە ڕژێمدا و لایەنگری ڕوخانی سەرمایەداریم. وەلێ پێم وابوو کە ئەمە تەواوی ئەو شتەیە کە بۆ دەستەبەرکردنی یەکسانی نێوان ژنان و پیاوان پێویستە. بەڵام بۆم دەرکەوت کە من هەڵم نە لە یەکێتی سۆڤیەت، نە لە چیکۆسلۆڤاکی یان هەر وڵاتێکی سۆسیالیستی و نە لە هیچ حیزبێکدا بە دیاریکراوی حیزبی کۆمۆنیست، نە لە یەکێتی کرێکاریەکان و نە لە پێشکەوتوترین بزوتنەوە چەپەکانی ئەمڕۆدا چارەنووسی ژنان وەکو چارەنووسی پیاوان نییە. هەر بۆیەشە کە بڕیارمدا ببم بەوەی کە خۆم پێی دەڵێم فێمینیست، ئەویش بە شێوەیەکی خەباتکارانە. فێمینیستێکی خەباتکار واتە هاتن بۆ ئێرە و قسەکردن سەبارەت بە فێمینیزم بۆ تەواوی ئەو ژنانەی کە دەخوازن گوێ لە من بگرن. من بۆم دەرکەوت کە خەباتێکی دیاریکراوی فێمینیستی هەیە و نابێت خەبات دژ بە بایەخە پیاو سالارانەکان بە هەڵە بە شەڕ لە دژی بایەخەکانی سەرمایەداری بزانی. بە بۆچوونی من پێویستە ئەم دوو خەباتە پێکەوە ببرێنە پێش. ناکرێت بەبێ ئەوەی کۆمەلگا لە ڕوانگەی چینایەتیەوە بە شێوەی ڕادیکاڵ بگۆڕدرێت دۆخی ژنان بە چەشنێکی بنەڕەتی تووشی ئاڵوگۆڕ ببێت. بەڵام ئەمەش خاڵکردنە ئەگەر پێمان وابێت کە خەباتی چینایەتی بەتەنها بەسە و دەتوانێت پشگیری لە تێکۆشانی ژنان بکات. ئەمە خەباتێکە دەبێت لەلایەن ژنانەوە ببرێتە پێش. هەر بۆیەش ئەو بزوتنەوانەی وەکو MLF واتە بزوتنەوەی ڕزگاری خوازی ژنان کە جاروبار دەکەونە بەرتەوس و گاڵتە پێکردن بە تەواوی بۆ کۆمەلگای ئەمڕۆ پێویستن. کەوابوو مەبەستانەوەیە کە فێمینیزم ڕۆڵی هەیە لەو کۆمەلگایی کە من و ئێوە تێیدا دەژین، وەلێ هەروەها لە وڵاتانی کۆمۆنیستی کە ئێستا فێمینیزمی لێ نییە. لە وڵاتانی کۆمۆنیستی پێم وانییە ژنان بتوانن بزوتنەوەیەک لە چەشنی بزوتنەوەی ڕزگاری خوازی ژنان دابمەزرێنن. ئەگەر توانی بایان زۆر باش دەبوو، چونکو پێم وایە ئەو بزوتنەوەیە بە شێوازگەری جۆراوجۆر بەکەڵکە. یەکەم لەبەرەوە یەکێک لە بیرۆکەکانی ئەوەیە کە ژنان بە دەوری یەکەوە کۆ ببنەوە و لەگەڵ یەکتر گفتوگۆ بکەن. ئەوەی کە لە ناو ماڵدا ئەزموونی دەکەن دژمنایەتی و تووڕەیی پێک دەهێنێت، چونکو ژنانی ناوماڵ خۆ هەمیشە فریشتەی شیرین نین لە ماڵەکەدا. سەرەڕای هەموو شت ئەوان هەست بە زوڵم دەکەن. ژنان لە باتی ئەوەی لەم بێدادیەدا خۆڕاگر بن و بە شێوەیەکی بێسوود خۆیان سەرکۆنە بکەن زۆر باشترە کە سەبارەت بە کێشەکانیان پێکەوە بدوێن و بە شوێن ڕێگەچارەیەکدا بگەڕێن، تەنها لە ناو خۆیاندا و نەک لە بەرامبەر پیاوان یان لەگەڵ ئەواندا. ئەم کارە ئەوان لە بێهیوایی دوور دەخاتەوە و یارمەتیان دەدات کە سەر لە پێگەی خۆیان دەربێنن. سەبارەت بەو دۆخە بیر بکەنەوە، من دڵنیام کە ئەوان پێیان خۆشە بۆ گۆڕینی ئەم دۆخە یەکگرتوو بن، کەوا بۆ ئەو کارەی ئێجگار زۆر بەکەڵک دەبێت و کاریگەریەکانی ئەوەندە بەرین دەبن کە هەموو کۆمەلگاکە بەرەو ئاڵوگۆڕ دەبات. ئێوە دەڵێن کە بیرکردنەوە یارمەتی ئەوان دەدات لە کاتێکدا کە ئەوان ئەوەندە ئاوێتەی سیمای نەریتی ژنبوون و دایکبوونن کە ئێستا لە زۆربەی گەورە ساڵاندا و لە شێوازی بیرکردنەوەی ئەواندا خۆی بە چەشنێک نیشان دەدات. پێدەچێت گرفتی سەرەکی ئەوە بێت کە ژنان لە گۆشەنیگایەکی نوێوە سەیری خۆیان بکەن. ئەمە دەتوانێت ببێتە خاڵێکی دەستپێک بۆ گۆڕانکاری، وەلێ ئەمە هێشتا ڕووی نەداوە. هەندێک لەوان بێگومان لە گۆشەنیگایەکی نوێوە سەیری خۆیان دەکەن، بەڵام ئەوەی کە قوڵایی کارتێکردنی بزوتنەوەی ڕزگاری خوازی ژنان لە سەریان تا چ ڕادەیەکە ئەمەیان ئەستەمە بزانین. ئەوەی کە ئایا ژنان تا چه ئاستێک بەبینینی نمونەی ژنانی پێشڕە و گوێگرتن لە دەنگی ئەوان سەبارەت بە چەوساندنەوە سەرکوتکردن وشیار بوونەتەوە من نازانم، بەڵام پێدەچێت کە کەمتر لە جاران خۆیان لەم شتانە لادەدەن. نیشانەی زۆر دەرکەوتووە. بۆ نمونە لە مەیدانی سیاسەتدا پێداگری زۆرتر دەکرێت لەسەر دەرکەوتنی ژنان لە ناو حکوومەتدا، تەنانەت ئەگەریش سمبۆلیک بێت بایەخی پێدەدرێت. لەم ڕۆژانەدا قسە و باسی زۆر دەکرێت سەبارەت بە بارودۆخی ژنان و ئەوەی کە دامەزراوەیەک و یان تەنانەت وەزارەتێک دەبێت بۆ ئەو کارە تەرخان بکرێت. ئایا بەڕای ئێوە ئەمە نیشانەی گۆڕانێک نییە کە پیاوان ناچار بوو بن قبوڵی بکەن؟ بەڵێ، بەڵام ئەمە چەشنێک سەرسامکردنە، چونکو بە بڕوای من ئەم نووسینگەی بارودۆخی ژنان هەر تەنها سەرسامکردن و ئاڵۆزکردنە. ئەمە ئێسقان فرێدانە بۆ بەردەم ژنان بۆ ئەوەی پێیان وابێت کە بوونەتە جێگای سەرنج و ئاوردانەوە. لە کاتێکدا کە لە ڕاستیدا خاتوو فرانسواز ژیرۆ دەسەڵاتی جێبەجێکردنی هیچ کارێکی نییە.
بودجەیەکی لەبەردەستا نییە، پارەی پێنادرێت، تەواوی کارەکەی دەبێتە ئەوە کە چەند پێشنیارێکی شەرمنانە پێشکەش بە پیاوەکان بکات. پێشنیارەکانی تەنها ئەو کاتە وەردەگیرێن کە خودی پیاوەکان سەلماند بێتیان، کەوابوو ئەمە تەنها چەشنێکە لە سەرسامکردن. بەڵام ئێوە دەڵێن کە فێمینیزم چیتر ناتوانێت بە تەواوی خەبات بۆ شۆڕشێکی کۆمەڵایەتی بگرێتە خۆ. ئەگەر بم هەوێ پوختەی بۆ چوونەکەتان بڵێم ئەمەیە: ئێمە ناتوانین چاوەڕێی شۆڕش بین و بارودۆخی ژنان دەبێ پێش، پاش و لەگەڵ شۆڕشەکەدا تووشی گۆڕانکاری ببێت. ئایا مانای ئەم قسە ئەوەیە کە هەموو شتێک بۆ ژنان باش نییە؟ بۆ وێنە ئەو هەنگاوانەی کە لەوانەیە بەکەم و وردەکاری بزاندرێت و یان تەنها سەرەتایەک بێت، ئایا ئەمە لە هیچ باشتر نییە؟ نەخێر، هەندێک شت هەیە کە باش نین. جاری وایە شتی وا دراوە بە ژنان کە تەنها ئێسقان بووە بۆ ئەوە گازی لێ بگرن. ئەمە سەرسامکردنە، لە ڕاستیدا ڕێگایەک بۆ بڵاوپێکردنی ژنان. ئەوەی کە ئەوان پێیان وابێت هەندێک کاریان بۆ کراوە کەچی هیچیش نەکراوە. ئەمە نەک تەنها شێوەیەکە بۆ دەست بە سەرداگرتنی سەرهەڵدانی ژنان، بەڵکو بە چەشنێ دژایەتیکردن، سەرکوتکردنی بزوتنەوەکە و وا دەرخستنە کە گوایە هەر لە بنەڕەتدا پێویست بەوە ناکات. لە بەرامبەر ئەوەدا ئێمە فەمینیستەکان دەڵێم ئێمە چونکو هەروەکو ئاماژەم پێکرد من یەکێکم لەوان، دش بە مەرکەچبوونین و دەمانەوێت درێژە بدەین بە خەبات و شەڕی لەگەڵدا دەکەین. لانیکەم ئێستاکە بەهۆی خودی ژنانەوە بۆ ژنان نەک لە ڕێگای دامەزراوەکانی وەکو نەتەوە یەکگرتوەکان، یونسکۆ و بەناو ساڵی ژن کە ئەوەیش خۆی سەرسامکردنێکە. ئێمە لە ڕاستیدا ناتوانین لە حکومەتێک کە بۆ دانانی ئاسایش پێکهاتووە، واتە ئەو ئاسایش و ڕەوشەی ئێستا هەیە، داوا بکەین ژنان ڕازی بکات. ژنان خوازیاری گۆڕانکاری ئەوەندە قۆڵن لە بارودۆخی ئێستادا کە ئەو ئاسایشە ژێر و ژوور دەکات. باشە، بەڵام ئێوە دەبینن کە لە کاتی شەڕی شۆڕشگێڕانەدا بۆ نمونە ئەوانەی بۆ نەهێشتنی کۆلۆنیالیزم بووە، ئەو ساتە کە بارودۆخی بە کۆلۆنیکراوە و سەرکوتکراوەکان هەرە هەستیارە، کاتێکە کە بە بەشێکی کەم لە داواکاریەکانیان ڕازی بوون. ئەنجامی ڕەزامەندبوون بە شتێک لە خواستەکان قەت نەبووتە هۆی کۆیلەبوونی خەڵکێک کە پارێزگاری لە ئامانجەکانیان دەکەن. بەپێچەوانە ئەمە ئەو شتەیە کە وشیاری ئەوان دەباتە سەرەوە. ئایا ئەم وشیاریە هێزێک نییە کە دەستی کرد بێت بە جوڵان؟ پێتوانیە کە ئەوە ئەم وشیاربوونەوەیە بە بۆچوونی من نەکەوەی کە جەنابی ژیسکار دێستەن سەرۆکۆماری فەڕەنسا وابیر دەکاتەوە کە چەند هەنگاوێکی ڕووکەشی بتوانێت ئەوان ملکەت بکات. ئەو لەوانەیە هەوڵ بدا کارێک بکات کە هەست دەکات ڕەوتێکی بەرەوگەشەیە. وایە، بەڵام سەرەڕای ئەوەش ڕێگایەکە بۆ ملکەتکردنی ژنان. هاوکات ئەگەر ئەم هەنگاوانە ئەمڕۆ بەڕاستی بۆ ژنان کەڵکیان هەبێ، هەڵبەت پێویستە قبول بکرێن، بەڵام دەبێ ئەوەیشمان لە پێش چاو بێت کە ئەمە تەنها هەنگاوێکی کاتیە. ڕێک هەروەکو ئەو نمونەی ئێوە سەبارەت بە نەهێشتنی کۆلۆنیالیزم باستان لێوە کرد. ئەوانەی کە بە کۆلۆنی کراون لەوانەیە چەند چاکسازیکی بچووک بسەلمێنن، وەلێ ئەوان بۆ زۆر زیاتر لەوە تێدەکۆشن. ئەگەر ئەم ڕێفۆرمانە تەنها بۆ نواندنی ئەوە بێت کە گوایە وەڵام دەرەوەی خواستەکانی ئەوانە، ڕەدی دەکەنەوە. هەر بۆیەشە کە بە بۆچوونی من یاسای لەباربردننی کۆرپەلە ناتوانێت زۆر پڕ بکات، وەلێ هەڵبەت نابێ ڕەت بکرێتەوە. دەبێ ئەمە وەکو یەکەم هەنگاو بەرەو ئازادی تەواو بۆ لەباربردننی کۆرپەلە وەربگیرێت. ئازادی زیاتر و ڕزگاری زیاتر بۆ هەموو ژنان بەگشتی. ئەوەش بڵێم کە کێشەی لەباربردننی کۆرپەلە ئەو شتەیە کە ئێمە فەمینیستەکان دەتوانین شانازی پێوە بکەین، چونکو من دڵنیانیم کە ئەگەر ئێمە نەکەوتینایە ئیمزا کۆکردنەوە ئەم یاسایە لە ئارادا دەبوو. ئێمە بۆ مانیفێستی 343 کە جاری وایە بە مانیفێستی 343 قەحبەکەش ناوی دەرکردووە ئیمزامان کۆکردەوە. لەم مانیفێستەدا باسی ئەوەمان کرد کە ئێمە هەموو ژنە ناسرا و نەناسراوەکان بە درێژایی ژیانمان کۆرپەلەمان لەبار بردووە. دوا بەدوای ئەوە دادگای ناوچەی بووبینگی پاریس بیرروڕای گشتی بروژان. لەسەر شەقامەکان ڕێپێوانی یەجگار زۆر کرا کە داخوازیەکەی بە یاسایکردنی لەباربردننی کۆرپەلە بوو. لە ڕاستیدا ئەمە ئەو خاڵە بوو کە لەم پەرەتینایەتیەکانی تێکشکاندبوو، چونکو ئەم بابەتە هەم جێگای سەرنجی ژنانی چینی کرێکار بوو، هەم ژنانی چینی بورژوا. لە ڕوانگەی منەوە ئێمە توانیمان گوشارێکی زۆر گەورە بخەینە سەر ئەو حکومەتی ئێستا کە بەو چەشنە نەریتی، کۆنخواز و لایەنگری ئاسایش و ڕۆژی ئێستایە. ئێوە ڕاستەوخۆ لە بواری فێمینیزمەوە چوونە ناو ئەم کارەوە. هەر لە سەرەتای کرانەوەی بابەتی لەباربردننی کۆرپەلەوە و وەکو شایەتێک بەشداریتان کرد لە دادگای بووبیگنی. ئایا دەکرێت باوەڕدانەوەیەک لە ڕابردوو ئەمە بە سەرەتای فێمینیزم لە فەڕەنسادا بنین؟ چونکو ئەم بابەتە وەکو پاڵپێوەنەرێک وا بوو بۆ ژنان کە یەک بگرن و وشیار بنەوە کە دەتوانن شتێک وەدەست بێنن.
لە ئاکامیشدا ژنان بیرروڕای گشتیان و ڕوژاند و دواتر پیاوەکان بوون کە پەسەندیان کرد. کەوابوو لە سەردەمی دیاریکراودا ئەمە بوو بە دەستکەوتێکی فێمینیزم لە فەڕەنسا. بە دڵنیاییەوە لە عینی حاڵدا دەکرێت بڵێن کە ئەوان ئەسپێکی شەڕی زۆر چاکیان دەستکەوت کە لە باربردنی کۆرپەلە بوو ئامادە بوون بچنە شەڕەوە. بەشێکی گرنگی مێژووی فێمینیزم لە ساڵی 1968دا دەستی پێکرد. ساڵی 68 ئەو بیرۆکەیەدا بە خەڵک کە ئەوان خۆیان دەبێت سەرەداوی کارەکان بەدەستەوە بگرن، لاوان خوێندکارانی ناوەندی و زانکۆکان و سەربازەکان لە دراگینیان. دەیجا ژنانیش بڕیاریاندا کاروبارەکان بەدەست خۆیانەوە بگرن بەبێ ئەوە پەنا بۆ یاسا و ڕێساکان ببەن و یان ئەوەی کە گوشار بخەنە سەر بۆ دەرچوونی یاسا. بەڵام تەنانەت لەوەیش زیاتر بەشەڕکردن بە شێوەگەلی بەتەواوی نوێ. هەموو ئەمانە ساڵی 1968 دەستی پێکرد. ئاکامێکی تری ساڵی 68 ئەوە بوو کە زۆرێک لەم ژنانە تێوەگلان لە چالاکیەکانی تاقمە چەپڕەوەکاندا. لەوێ بۆیان دەرکەوت کە تەنانەت لە نێو ئەو هاوڕێیانەشدا کە وێنایان دەکرد لەبارەی سیاسیەوە یەکسان بن، لەوێش لەگەڵیان وەکو ژنان هەڵس و کەوت دەکرا. پیاوەکان وتاریان دەخوێندەوە، ژنەکان تایپیان دەکرد و دەیان نووسیەوە. پیاوەکان بەشداریان دەکرد لە لێدوانەکاندا و ژنەکانیش قاوەیان بۆ ئامادە دەکردن. ئەمە سەرنجی ئەوانی ڕاکێشا و ئەو هەستە بەهێزەی پێدان کە تەنانەت لە دیموکراتیکترین و یەکسانیترین ڕێکخراوەکانیشدا لەگەڵ ژنان هێشتا هەروەکو ژنان هەڵس و کەوت دەکرێت. کەوابوو وەرن با پێکەوە وەکو ژنان کۆ ببینەوە و تێبکۆشین بۆ گۆڕانکاری، بۆ گۆڕینی پێگەکەمان و بۆ ڕێبەرایەتیکردنی خەباتەکەی خۆمان. لە هەندێک لە بیرەوەریەکانتاندا ئێوە باس لە کاردانەوەی هەندێک لە پیاوان دەکەن. چەپی پیاوانە کە بەتوندی دژی فێمینیست بوون. ئێوە خۆتان لە بەرەی چەپەکاندا ژیاون، لەگەڵ تاقمی بە بیرڕای جیاوازدا ئاشنایەتیتان هەیە. چۆن ئەم کێشە ڕوون دەکەنەوە کە چەپ زیاتر لەو خەڵکانەی تر کە بیر و باوەڕی پێشکەوتن خوازانەیان هەیە ئەوەندە فێمینیست نین؟ هۆکارەکەی ئەوەیە کە چەپیش هەروەکو هەر حزبێکی تر زۆربەیان پیاون و پیاوان قەت پێیان خۆش نییە ئەو مافە تایبەتیانەی هەیەە لە کیسیان بچێت. ئەوانەی مافی تایبەتیان هەیە خوازیاری ئەوەن کە پێگەی تایبەتی خۆیان بپارێزن. ئەوانە لە حزبی کۆمۆنیست، سۆسیالیست و یان هەر حزبێکی تریشدا پێگەیەکی باشتریان هەیە و لە ئاکامدا وەکو پیاوان هەڵس و کەوت دەکەن، نەک پیاوانی چەپ و پێشڕە و ئەمە شتێکی زۆر گرینگە. لە ڕووی ئایدۆلۆژیەوە چەپ دژ بە مافی تایبەت خەبات دەکات. ئەگەر وایە دەبوو ئەوان زۆر زیاتر لە خەڵکی تر لایەنگریان بکردایە. ئەرێ بڵێم چی نایکەن. بۆ نمونە هەڵمەتی هەڵبژاردن لە نێوان دوو پیاوی تەمەن مامناوەندیدا دەکرێت و بابەتی فێمینیزم ڕۆڵێکی زۆر پلە دووهەمی هەبوو، تەنانەت هەرنەش بوو. لەگەڵتان هەر بۆیەشە کە من دەڵێم نابێ خەباتی چینایەتی کە حیزبە چەپەکان لەسەر بناغی چینایەتی دامەزراون و ژێرخانی سیاسی ئەوان پێک دەهێنێت لەگەڵ خەباتی جنسیەتی تێکەڵ بکرێت. ئەو پیاوانەی کە لە بواری خەباتی چینایەتیدا چەپ و پێشڕەون دەگونجێت بە تەواوی ئەوەیان ئاوێتەی بایەخی پیاوسالاری و پیاوبوون کردبێت و لێبڕاوانە هەوڵ بدەن دایسەپێنن بەسەر ژنانیشدا. ئایا ئێوە لە باسەکانتاندا بۆتان دەرکەوتووە کە هەندێک لە پیاوان بیرێکی ڕوونیان هەیە و ئەگەر لەگەڵ شتێکی ئێوە لە تەمەنی 40 ساڵیدا دۆزیوتانەتەوە بەرەو ڕووببنەوە لەوانەیە ئەوانی شوەری بگرن؟ ئەوان وها پەروەردە نەکراون کە بتوانن لەوە تێبگەن. هەروەکو لە پرسی سربەخۆیی لە کۆڵۆنیەکان تێگەیشتن؟ لەوانەیە بەشێکیان خۆیان لەگەڵی بگونجێنن، وەلێ بۆ پیاوێک زۆر دەگمەنە کە بتوانێت لە ئەزمموی ژنێک و ئەوەی کە بەسەری هاتووە تێبگات، چونکو پیاوان ئەو ئەزمونیان نییە. تەنانەت شتی بچووکیش وەکەوەی کە شەقام و خیابان هی هەمووانە، بەڵام لە ڕاستیدا بۆ ژنێکی زۆر گەنج ئێستا جوان بێت یان ناشرین زۆر زەحمەتە کە دوای کاژمێر 8:30 شەو بچێتە خیابان و تەنیا خۆی لە ئارامیدا پیاسە بکات، یان تەنانەت بە ڕۆژیش، چونکو دەکەونە شوێنی ئازاری دەدەن بە چەشنێک کە پێی باشتر بگەڕێتەوە ماڵەوە. دەیخۆ ئەگەر ئەمە بە پیاوێک بڵێ بزەیەکی دێت و بەسەر سوڕمان و دەڵێ من ئەو کارە ناکەم، من مرۆڤێکی بێئەدەب نیم، خۆ هەموو پیاوەکان بێ ئەخلاق نین. ئەو پیاوە تێناگات کە چەندە بۆ ژنێک قورسە کە بەردەوام هەست بەوە بکات کەم تا زۆر دەکەوێتە بەرمەترسی جۆراوجۆر، نەک مەترسی زۆر جددی هەرچەندە کە لەوانەیە بگات ئەو ڕادێش. کاتێک ژنێک بەرپەرچی پیاوێک دەداتەوە کە کەوتۆتە شوێنی لەوانەیە زلەیەک یا مشتێکی لێبدا یا شتێک لەو بابەتە. بەڵام ئایا چەشنێک لە دژەهێرش لەلایەن پیاوانەوە نییە کە دەیهەوێت شتێک لە ڕووخان ڕزگار بکات؟ ئەوان دەڵێن ئەم شتانە هەمووی قسەی کۆنن. لە ڕاستیدا ژنان پێشتر کۆنتڕۆڵی پارەی ماڵەوەیان گرتووەتە دەست. بۆ نمونە لە بنەماڵەیەکی سربەچینی کرێکاردا ژمارەیەکی زۆر لە پیاوان پارەی مانگانەکەیان دەدەن بە هاوسەرەکانیان، هەڵبەت جگە لە تۆزێک پارەی گیرفان بۆ خۆیان. ئەوان تەنانەت کۆنتڕۆڵی پارەکەیشیان نییە و گلەیی دەکەن
کە ئەوان هەرپارە پەیدا دەکەن و 8 کاتژمێر لە کارخانە یان ئیدارە کار دەکەن و ژنەکان لە دۆخێکی باشدان و ئەمان ئامادەن جێگەیان لەگەڵدا بگۆڕنەوە. ئەمە وێنەیەکی گشتیە. لەوانەیە، بەڵام لە ڕاستیدا ئەوان قەت ئامادەنین جێگیان لەگەڵدا بگۆڕنەوە بەهۆ کارگەلی زۆر بۆ وێنە کار. لە کاری ناوماڵدا تۆ باسی کرێکارانت کرد، ئەو کاری ناوماڵە کە ژنێک بە چەند مناڵەوە کە دەرامەتێکی کەمیشیان هەیە دەیکات، هێجگار زۆر تاقەت بروکێنە، زۆر زیاتر لە 8 سەعات کارکردن لە کارخانەدا ماندوود دەکات. ئەوان جاری وایە هەردوو کارەکەش دەکەن. سەرەڕای ئەوەیش ڕاستە کە جاری وایە هەردوو کارەکە دەکەن. ئەوەیش کە مێردەکەی پارەدات بە هاوسەرەکەی ئەو ڕۆژەی کە ئیتر لە ژنەکەی ماندوو دەبێت و بیهەوێت بەجێ بهێڵێت، چونکو پەیوایە ڕاگررتنی ژن و مناڵ زۆر سەختە، پیاوەکە بۆی هەیە ئەوان بەجێ بهێڵێت و بەردەوام بتوانێت ژیانەکەی خۆی دابین بکات. بەڵام ژنەکە بە پێچەوانە هیچی نییە و زۆر بەداخەوە ئەم دۆخە زۆر جار دێتە پێش. ئێوە لێرەدا پرسیارێک دێنە پێشەوە کە دەکرێت خەڵک لایەن وا بێت چەشنێک ئامۆژگاری ژنان دەکەن کە ڕێگا چارەی تاکە کەسی هەڵبژێرن. واتە ئەوەی کە ئێوە ئازادتر دەبن ئەگەر هاوسەرگیری نەکەن و منداڵتان نەبێت. بەڵام بەگشتی ئەمە ئەو شتە نییە کە لە کۆمەلگادا دەبێنرێت. خەڵک خوازیاری ئەوەن هاوسەرگیری بکەن، نایەن هەوێ بە تەنها بژین و هەڵبەتە مەش تەواو ئاساییە و هەبوونی منداڵیش کە زۆر خۆشە. بۆ زۆربەی خەڵک ئەمە باشترین شتی ژیانیانە. چۆن دەکرێت لە جەرگەی ئەم ڕاستیەدا بژی بەبێ ئەوەی لە هێندێک لەو شتانەی ژیان دەیداتێ چاوپۆشی بکات؟ پێم وایە پێویستە پیاوان لە ئەرکەکانی ناوماڵ و ڕاگررتنی مناڵەکاندا بەشدار بن، ڕێک هەر بەو چەشنە کە ژنان دەیکەن. ئەوانیش شەریک بن لە کاری ڕۆژانەی ناوماڵدا. پیاو دەبێت دەست هەڵگرێ لەوەی کە دەسەڵاتی بەسەر ژنەکەیدا هەبێت. ئەوەی کە پارەی مانگانەکە دەدەن بە ژنەکان هەڵبەت زۆر کارێکی باش دەکەن، بەڵام من نامەی زۆرم بۆ هاتووە، نامەگەلێک کە ناچێ بە مێشکدا. ئەو نامانەم لەگەڵ خۆم نەهێناوە و لە تێدا بارودۆخی ئەو تۆ نەخشێنراوە کە دەکرێت بڵێن نزیکەی زەحمەتە باوەڕ بکەیت بەو کەسانە هەن. من ژنانێک دەناسم کە بۆیان نییە بستنە سەردانی هیچ کام لە دۆستان و خزمانیان بەبێ ئەوی مێردەکەیان لەگەڵ بێت. چێ دەتوانێت بەوە بڵێ ئەوین و دابەشکردنی هەموو شت؟ ئەمە دیکتاتۆریەکی ڕاستەقینەیە. جارێکیان نامەی ژنێکم بۆ هات، تێیدا دەنووسێ لە پەنجەرەکەمانەوە سەیری دەرەوە دەکەم بزانم مێردەکەم کەنجێ لە قاوەخانە دێتە دەرەوە، لەبەرەوە دەبێ ئەم نامەیە بشارمەوە، چونکو ئەگەر بزانێ من نامە بۆ ئێوە دەنووسم زۆر تووڕە دەبێت و نازانم چۆن دەتوانم ئەم نامەیە لە ماڵ ببەمە دەرەوە. ئەمە نامەیەک بوو لە 30 لاپەڕەدا کە دەبووی باتە دەرەوە. نووسی بووی ئەگەر وەڵامەکەت ناردەوە بینێرە بۆ ماڵی خانم فلان و فلان. سەیری ئەم هەموو نهێنی کاریە بکە. ئەم ئاکارە هیچ ڕێز و کەرامەتێکی تێدا نییە و هەندێک لە پیاوان بە شێوەی ستەمکارانە بەسەر ژناندا دەیسەپێنن. ئێوەش دەڵێن کە ئەمە لە نمونە پەرگرەکانە، بەڵام ئەم کۆمەلگای ئێمە تێیدا دەژین بە تەواوی سەرسوڕهێنەرە. ئێمە باس لە جیابوونەوە لە کۆمەلگایەکدا دەکەین کە بەپێی ئامار زۆرینە ژن و مێردەکان جیا نابنەوە. وێ دەچێ ئەمە چەند تراژیدیایەکی ناو بنەماڵی لە خۆدا شارد بێتەوە. بەڵام خەڵک بەگشتی و لە ڕاستیدا دەیان هەوێ هەوڵی خۆیان بدەن و بە جۆرێک لەگەڵ یەکتر بسازێن. ئەوەی ئێوە دەیگێڕنەوە لە کاتی ئێستا لە وڵاتانی ئەمریکای لاتین زۆرتر باوە هەتا لە فەڕەنسا. خۆشبەختانە ئێستا پەروەردەی ئێمە وای لێ هاتووە کە شارستانیەتمان زۆرتر بووە. چەندە ئێوە گەشببینن. من دەزانم لە هەندێک ناوچە چی دەگوزارێ. بۆ نمونە لە بۆزانسۆن کە خوشکەکەم لە بواری فەرهەنگیدا لەوێ چالاکە، ئەو لەگەڵ هاوسەری هەندێک لە کرێکاران لە نزیکە و ئاشنایی هەیە. خۆیان کرێکار نین، بەڵکو هاوسەرەکانیان. ئەگەر ژنەکان لە بێبەختیدا بچوونایە بۆ ماڵە هاوسەیەک قاوەیەک بخۆن و شەو مێردەکەیان بەمەی زانی باە، قڕە و هەرای زۆری لێ بەرپا دەبوو. ژن دەبوو لە ماڵەوە بمێنێتەوە، لەگەڵ کەس قسە نەکات جگە لە مێردەکەی کە شەوانە دەهاتەوە. قەت بۆی نەبوو بچێتە دەرەوە و دەبوو خۆی بەکاری ناوماڵەوە سەرقاڵ بکات. ئەمە بوو تەواوی ئەو شتەی کە ئیجازەی هەبوو بیکات. ئاگای لە مناڵەکان و ماڵ بێت و لەم شتانە. ئەم چەشنەستەمکاریە هەم لە ناوچینی کرێکار و هەم لە چینە ناوەندی و باڵادەستەکاندا هەیە. ئەمە ئێجگار زۆر بەربڵاوە. ئەمڕۆکە بۆ ژمارەیەک لە بەڕێوەبەرانی گشتی تەنانەت لە پۆستە باڵەکانیشدا ئەمە نیشانەی گرنگبوونی پێگەی کەسایەتیە ئەگەر هاوسەرەکانیان کار نەکەن. باش نەکەیش بە ئەندازەی پیاوەکە خوێندەواری هەبێت. ئەو پیاوانە دەڵێن خۆ من پارەی زۆر پەیدا دەکەم، تۆ پێویست ناکا کار بکەیت. بەواتایەکی تر بیرۆکەیەکی ڕیشەدار لە پشت ئەم دەربڕینەوە هەیە. کاتێک کە تۆ بۆرژوای، کاتێک ژیانت لە ئاستێکی بەرزدایە، ئاکامەکەی ئەوەیە کە ژنەکەت کار نەکات. بەڵام چەند ساڵ دواتر دەبێ پاڵتۆی پێستی گرانی بۆ بکڕی.
بەڵێ وایە چونکە ئەوان ژنەکانیان هێناوەتە سەر ئەو باوەڕە کە ژنی ڕاستەقینە ڕێگا دەدات بە مێردەکەی کار بکات و زۆریان ئەوە قبول دەکەن یان جاری وای شەکەرتکراو دەبێت ژنی کرێکارێک وا ڕاهێنراوە کە بەرامبەر بەکاری ناوماڵ و مناڵەکانی هەست بە گوناه بکات و ئەمە زۆر بۆی سەختە ژن دەتوانێت هەردوو کارەکە بکات وەلێ وای لێ دەکەن هەست بە گوناه بکات پێی دەگوترێت کە بەرامبەر بە مناڵەکان کەم تەرخەمی دەکات بە ئەندازەی پێویست ناکەوێتە ماڵەوە و سەرنجام ئەویش تەسلیم دەبێت زۆر جار سەخت دەبێت تەنانەت ئەگەریش ئەو بە ئەندازەی هاوسەرەکەی خوێندەواری هەبێت وای تێدەگەێنن کە ئەوە مێردەکەیە دەبێتە دکتۆر و پارێزەر ژن لە ناوماڵدا دەمێنێتەوە و زۆربەی جارەکانیش ئازار دەکێشێت بەڵام ئەمە بۆ ماناییە کە بە بۆچوونی ئێوە هەموو ژنان دەبێت کار بکەن ژنانی گانج لەگەڵ ئەم کێشەیە بەرەو ڕوو دەبنەوە کە دەبێت هەرێستا هەڵی بژێرن ئایا دەبێت هەر چۆنێک بێت هەر کار بکەن تەنانەت ئەگەریش هەلوو مەرجەکە بە تەواوی ئامادە نەبێت چونکو پیاوان خۆ نایەنەوێ بگۆڕدرێن یان بە شەوێک دەست بکەن بە کارکردن لە ناو ماڵدا ئایا بۆ ژنێک خودی هەبوونی سربەخۆیی هەبوونی دەرامەد و ژیانێکی ئازاد تا ئەو ڕادەیە بنچینەیە بەڵێ من وابیر دەکەمەوە سربەخۆی مادی ئەگەر بێت و بەهایەکی زۆریشی بۆ بدەن شتێکی بینچینەیە با زۆر دژواریش بێت من دەزانم بەهایەکی زۆری بۆ دەدەن چونکو ئاگالێبوون لە ماڵ و مناڵ هەر لە سەرشانی ئەوان دەبێت بەڵام ئەمە یەکەمین مەردی پێویستە بۆ ئەوەی لەناو ماڵەکەدا سربەخۆ بن لێرەدا مەبەستم سربەخۆی ئەخلاقی و دەرونیە ئەگەر وانە بێت هیچ ڕێگایەکی تر بۆ بیرکردنەوە ناخرێتە پێشپای ژنەکانەوە ئەوان ناچار دەکرێن وەکو مێردەکانیان بیر بکەنەوە ئارەزوو هەوەسی ئەوان دابین بکەن فەرمانەکانی ئەوان بەڕێوە ببەن وشتی لەم چەشنە ئەوان ناچارن لە چوارچێوەی مێردەکەیاندا بمێنەوە و تەنانەت ئەگەر خۆشیشیان نەوێت ئەم بارودۆخە ئیتر شیاوتر لە لەشفرۆشی نییە هەر بەڕاستی ژنێک کە لەبەر پارە لە لای مێردەکەی دەمێنێتەوە چونکو توانای ئەوەی نییە خۆی بەخێو بکات ئەمە ئەو ژنەیە کە هیچ بایەخ و کەرامەتێکی بۆ خۆی وەکو ئینسانێک نهێشتۆتەوە کەوابوو من ڕاستپاردەم بۆ هەموو ژنانەوەیە کە کار بکەن خۆیان بگەێنە باڵاترین ئاستی لێهاتوویی پیشەیەک بدۆزنەوە هەتا دەگونجێت سەرنجڕاکێش بێت لە سەرووی هەموو ئەوانەشەوە کارێک بێت کە سربەخۆی ئابووریان بۆ دابین بکات ئەم کارە لە ئێستادا هێشتا سەختە و نایەکسانی بە شێوەیەکی دڵڕقانە بەردەوامە دایک و باوکەکان هەروەکو ئێوەش باستان کرد هێشتا وا بیر دەکەنەوە ئەم کچۆڵەی من پێویست ناکە زۆر ڕەنجی پێوە بکێشین ئەو مێردی دەکات ئێمە بۆ براکەی ڕەنج دەکێشین نەک بۆ خوشکەکە ئەم ڕەفتارە نادەتپەروەرانە لە لای ژمارەیەکی زۆر لە ژنان دەبێتە هۆی هەستکردن بە یاخیبوونێکی قوڵ چونکو ئەوان ئاواتیانەوەیە کە بۆ خۆیان ببنە کەسایەتێک و کارێکی جێگای سەرنجیان هەبێت وەلێ هەل تەنها بۆ کوڕەکان دەرەخسێت کە جاری وایشە کەمتر لە کچەکان زرنگ و لێوەشاون وشەیەک هەیە لە فەرهەنگی فێمینیزمدا کە زۆر بەکار دەهێنرێت بەڵام هەمیشە ڕوون ناکرێتەوە دەکرێت بۆمان ڕوون بکەیتەوە کە چەمکی سێکسیزم چییە و مەبەست لە چییە؟ ئەمە وشەیە کە ئێمە دروستمان کردووە و دەکرێت لەگەڵ وشەی ڕاسیزم بەراورد بکرێت ڕەگەزپەرستی ئەو بیرکردنەوەیە کە پێی وایە هەڵاواردن لە نێوان مرۆڤەکاندا لەسەر ئەساسی ڕەگەز شیاوی پەسەندکردنە سێکسیزم ئەو ڕەفتار و ئاکارەیە کە جیاوازی نێوان مرۆڤەکان لەسەر ئەساسی جنس لە لای پەسەندە قسە و باسی ئێمە سەبارەت بە سێکسیزم لەوێوە دەستی پێکرد کە سەرنجماندایە ئەو سوکایەتیکردنەی پیاوان پێیان خۆشە ڕوبەڕووی ژنانی بکەنەوە یاسایەک هەیە وابزانم هی ساڵی 1945 کە قەدەغەی دەکات کەسێک بە پیاوێک بڵێ جوولەکەی پیس یا عەرەبی پیس ئەگەر کەسێک بە عەرەبێک یا جوولەکەیەک ئەو سوکایەتیە بکات دەتوانن ڕاکێشی ناو دادگای بکەن وەلێ کاتێک بە ژنێک دەڵێن هەی قەحپە ئەشا ئەو ژنە نەحلەت لێکراوە یان لەشفرۆشی زوو هەڵچوو هیچ یاسایەکی بۆ نییە لاکامدا ئێمە ژمارەیەک لە ژنانی ناوبزوتنەوەی ڕزگاری خوازی ژنان یەکەتێکمان دامەزراند بە ناوی یەکەتی مافی ژنان و تێدەکۆشین خەبات بکەین دژ بە هەموو چەشنێک لە سێکسیزم ئێمە بەم شێوەیە کارەکەمان دەست پێ کرد ئێمە خوازیاری ئەوەین کە هەر وەکو چۆن یاسا هەڵاواردنی ڕەگەزی بە نایاسایی دادەنێت هەر ئەو کارێش لەگەڵ هەڵاواردن جنسیدا بکرێت ئێمە هەروەها داواکارین کە یاسایەکی دژ بە هەڵاواردن نەک هەر بۆ سوکایەتیکردن وەکو پێشتر باسم کرد کە هەڵبەت زۆر لەوە گرنگترە کە دەکەوێتە پێشچاو بەڵکو لەبەر ئەوەی ئەم کارە دەبێتە هۆی چاکسازی لە شێوە بیرکردنەوەیەکدا بەگشتی ئێمە هەروەها خوازیاری ئەوەین کە هیچ چەشنە هەڵاواردنێک لە شێوازی پەروەردەکردنی منداڵ لانیکەم لە خوێندنگاکاندا نەمێنێت چونکو ئێمە نازانین دایکان لە ماڵەوە چۆن خواردن بە منداڵەکانیان دەدەن ئایا لەو خوێندنگایانەش کە کوڕ و کچ تێکەڵاون ئەم هەڵاواردنە هەر هەیە؟ بەڵێ لە کتێبەکانی خوێندندا هەیە کە بە کوڕان و کچانی دەڵێنەوە تەنانەت شێوەی داڕشنی پرسیارێک وەکو دایە ئەوەندە هێلکەی بردە ئاشپەزخانەوە
بابە خەریکی بڕغ و پێچ و شتە چاکی دەکات. نازانم لەم شتانە دەبینین کە ئەم چەشنە هەڵاواردنە بە قوڵی لەناو کتێبەکانی خوێندندا ڕێشەی داکتاوە. جگەلەوە شێوەی گێڕانەوەی مێژووش هەیە کە هەمیشە لە ڕوانگەی پیاوانەوە دەجێڕدرێتەوە. بۆ وێنە مێژووی فەڕەنسا قەت لە ڕوانگەی ژنانەوە ناجێڕدرێتەوە و شتی تری لەم چەشنە. پرسیارێک دێتە پێش بۆ هەموو ژنانەی کە دەست دەکەن بە بیرکردنەوە سەبارەت بەم بابەتانە، ئەوەی کە چۆن دەڕوانرێتە پیاوان، چونکو بەشێک لە فێمینیستەکان بە تەواوی پیاوان ڕەت دەکەنەوە و پێیان وایە کە بەبێ ئەوان بارودۆخەکە باشتر دەبێت و ئەمە تەنها ڕێگایە بۆ ڕزگاربوون لەم چەشنە دەسەڵاتە. ئێوە وانین. ڕستەیەک هەیە لە ئێوە کە لە ڕوانگەی منەوە هەستی مرۆڤ دەبزوێنێت. ئێوە گوتوتانە کە گەورەترین سەرکەوتنی ژیانم سارترە، ژان پۆل سارتر. ئەمە دەیسەلمێنێت کە ئێوە باوەڕتان بە یەکانگیربوونی دوو مرۆڤ هەیە لە ئەویندا و وەکو هاوسەر بەواتای پەیوەندی نزیک لە یەکتر. پرسیارەکە ئەوەیە کە چۆن دەگونجێت ئەم ئەوینە درێژەی هەبێت، واتە ئەو شتەی کە دوو کەسایەتی ژن و پیاوێک پێکەوە کۆ دەکاتەوە لەگەڵ ئەو ڕاستیەدا کە ژنانی ئەمڕۆ لەوانەیە 50 ساڵی تر جیاواز بێت لە ئێستا بتوانن زیاتر لە جاران ئاواتەخوازی بەرەو پێشچوون بن بۆ کەسایەتی خۆیان. ڕاستە، هەروەکو گوتتان من پێم وایە لە کاتی ئێستادا و بۆ زۆرێک لە ژنان ئەمانە پێکەوە ناگونجێن. ئەو ژنانەی کە بە تەواوی پیاوان فرە دەدەن دەبێ ئێوە تەنها وەکو قۆناقێکی کاتی لە خەباتدا سەیری بکەن. لێرەشدا دەتوانین بەراوردێک بکەین لەگەڵ پرسی ڕەگەزیدا، ڕەوتی پڵنگە ڕەشەکان و باقی شۆڕژگێڕە ڕەشپێستەکانی ئەمریکا هەر چەشنە هاوپەیمانیەکیان لەگەڵ سپی پێستەکاندا ڕەت دەکردەوە. زۆربەی ئەوانەی ئێستا لەوە تێپەڕ بوون و لەسەر ئەو باوەڕن کەسێکی سپی پێست کە بەڕاستی پارێزگاری دەکات لە هەڵوێستێکی سیاسی و بە توندی لەگەڵ ئەواندا یەک دەگرێتەوە دەکرێت وەکو هاوڕێک حسابی بۆ بکرێت. سەبارەت بە ژنانیش تا ئاستێک هەروەهایە. ژنانێک هەن وا بیر دەکەنەوە کە پێکەوە ژیان لەگەڵ پیاوێکدا و یان تەنها ئەوینداربوونی چەشنێکە لە سازان. هەروە ژنانێکش هەن لەسەر ئەو باوەڕن کە هەبوونی ئەوین بۆ پیاوێک و پێکەوە ژیان لەگەڵی ئەویش دەگونجێت. هەرچەند پێم وایە کە سارتر و من لەوەدا سەرکەوتوو بووین کە قەت پێکەوە نەژیاوین. ئەوەی کە هاوسەرگیریمان کردبێت یان نا ئەوە زۆر گرنگ نییە. ئەوە پێکەوە ژیانکردن یان نەکردنە کە دەتوانێت بەرەو جیاوازی بیر و باوەڕ بچێت و دوو کەسەکە تووشی شلەژان بکات. هەندێک لە ژنان پێیان وایە دەتوانن لەگەڵ پیاوێکدا بژین و یان پیاوێکیان خۆش بوێت و یان پەیوەندیان لەگەڵ پیاوێکدا هەبێت. بەڵام بۆ ئەوەی نەکەوینە ناو داواکانی ژنانەبوونەوە پێویستە زۆر وریابین، چونکو بەردەوام کەڵکەڵەی ئەوەت هەیە کە پیاوەکەی خۆت بخەیتە ڕیزپەرەوە، دەڵێیت ئەو جیاوازە یان ئەوەی کە هەندێک شتی لێ قبوڵ دەکەیت. من دەزانم زۆرێک لە فێمینیستە گەنجەکان کە پەیوەندیان لەگەڵ پیاواندا هەیە کارەکەیان زۆر سەخت دەبێتەوە، ژیانەکەیان سەخت دەبێت و جاری وایە بۆ هاوژینەکەشیان هەروەها. بەواتایەکی تر لە چەند ساڵ و یان لە چەندە ساڵی داهاتوودا چونکو ئەم شتانە بە ئارامی دەگۆڕدرێن و لە ئاستی دەرونیشدا دەبێت سەقامگیر ببن. بەرەو ئەوە دەچین پەیوەندی نێوان پیاوان و ژنان دژوار دەبێت، گرشتر و ئاڵۆزتر دەبێت. بە هەر حاڵ بۆ پیاوان سەختتر دەبێت، لەبەرەوە هەڵبەت هەمیشەوا باشە کەسێکت ببێت کە ملکەت و هیچ نەکەر بێت. ئەگەر چی هەروەکو گوتم ژن زۆر جار کارێک دەکات کە پیاوەکە بۆ ئەم جێڕایەڵبوونە لە ژیانی تایبەت و لە ناوماڵدا نرخێکی بۆ دەدات، بە بۆڵەبۆڵکردن دەمەقاڵە و بە ئاشکرا تووڕەبوون. هەبوونی ئەم چەشنە دەمەقاڵە ناوماڵدا ڕەنگدانەوەی ستەمکاریە لەسەر ژنان. ڕەنگە بە پێچەوانە پەیوەندیەکە تەندروستتر بێت، هەرچەند لە هێندێک لایەنەوە سەختتر و تاقەت پڕوکێنتر بێت، وەلێ ڕێگای دەرچوون لەم شەڕ و قڕەتۆقێنەرەی ناوماڵ خۆش دەکات. شتێکی تر هەیە کە پێم خۆشە بێڵێ، ئەگەر بابەتی ڕزگاری ژنان بێتە ئاراوە بەلا ڕێدابردننی لەلایەن پیاوانی شەوە هەیە کە تێدەکۆشن کەڵکی لێوەربگرن، ئەمەش زەرەری هەیە بۆ ژنان. ئێستا کە ئێمە دەتوانین پێش بە سکپڕبوون بگرین و تا ڕادەیەکیش دەستمان دەگات بە لەباربردننی کۆرپەلا، ئێستا کە ژنان بڤە سێکسیەکان ڕەت دەکەنەوە و بەشێکی زۆریان دەڵێن لەباری سێکسیەوە ئازاد بوون، پیاوەکان لەو دەرفەتە کەڵک وەردەگرن و نزیکەی بە زۆر وایان لێ دەکەن کە لەگەڵیان بخەون. پیاوەکان دەڵێن چی ئێستا ئیتر ناتوانیت قبوڵی نەکەیت. هەر بۆیەشە کە بە باوەڕی من ژمارەی دەستدرێژی سێکسی ئێستا زیاتر بووە. هەروەها پەلاماردان لەسەر شەقامیش کە پێشتر گوتم. بۆچی ناهێڵیت ئەگەر لەگەڵ مندا نەخەوی بەڕاستی ئازاد نەبوویت، بەڵام ئازادبوون بەمانەی ئەوە نییە لەگەڵ هەموو کەسێکدا بخەویت، زۆریش لەوەوە دوورە. بەم چەشنەیە کە پیاوان کەڵک ئاوەژوو وەردەگرن لە دۆخەکە، کەوایە ئەو سەرکەوتنانەی کە ژنان بەدەستیان هێناوە زۆر ئاسان دش بەخۆیان بەکاردەهێنرێت. ئەمە کێشەیەکی ترە.
تاو کاتێک کە ژنان وەکو خاوەنی کچێنی و داوێن پاک سیر دەکران و دایکان و خوشکان و هاوسەرانێک بوون کە نوێنەراتی ئەوانیان دەکرد مای شانازی ئەوان بوون کەس نەیدەوێرە دەستیان بۆ ببات کەڵک ئاوەژویان لێوەربگرێت و یان سوکایەتیان پێ بکات ئەو کاری کە زۆرێک لە پیاوانی ئەمڕۆ دەیکەن. دوایین پرسیار سیمۆن دۆ بۆڤوار ئێمە قسەی ئەوەمان کرد کە خەبات بۆ لەباربردنی کۆرپەلا تا چ ڕادەیەک بۆ فێمینیزم لە فەڕەنسا گرنگە. بە بۆچوونی ئێوە گەورەترین هەنگاوێک کە ئەمڕۆ دەبێ هەڵبگیرێت و لە هەمان کاتیشدا ئەو تایبەتمەندیی هەبێ کە بتوانێت ژنانی چینە جۆرا و جۆرە کۆمەڵایەتەکان کۆبکاتەوە و وشیاری بە کۆمەڵیان پێ ببەخشێت کامەیە؟ بە بڕشترین ئەرێک بۆ شەڕی داهاتووی فێمینیستی چی دەبێت؟ پێم وایە لێرەدا قسە لەسەر تاکتیکی خێرا و استراتیژیکە ئەوەش زەحمەتە بزانین کێشەکان چۆن دەستنە پێش. یەکێک لە خێراترین بابەتەکان قبول نەکردنی بەڕێوەبردنی کاری ناوماڵە لەو فۆرمەدا کە ئەمڕۆ بەسەر ژناندا سەپێنراوە. هەموو ئەو ئەرکی دایکایەتیە کە ژنانی کردووە بە کۆیلا. بە باوەڕی من دەبێت دش بە کۆیلایەتی ڕۆڵی دایکایەتی و دش بە کۆیلایەتی کاری ناوماڵ شەڕ بکەین. پێم وایە ئەمە خەباتێکە دەتوانێت ژنانێکی زۆر لە دەوری خۆی کۆبکاتەوە چونکو زۆرێک لە ژنەکان لەم بارودۆخە ئازار دەچێژن. بۆ ئەم دوایین پرسیارەتان بەسەر هاتێکم لایە کە کەمتر لەوەی دوایی بزوێنەرە و منی ڕاشەکاند. چەند ڕۆژێک لەمەوبەر لە ڕۆژنامەی فرانسواردا وتارێک هەبوو سەبارەت بە شێوەی ژیانی خەڵکی فەڕەنسا و ئەوەی کە چۆن کاتی پشووی خۆیان بۆ نمونە کاتی پشووینانی نیوەڕۆ دەبەنە سەر. ژنێک کەوێ دەچێت زۆر تووڕە بوو بێت خانمێکی 35 ساڵان کە دوو منداڵ و هاوسەری هەیە دەیگوت دەرفەتی نانی نیوەڕۆی من هیچ پشودانێک نییە، من مامۆستام دێمەوە ماڵەوە بۆ منداڵەکانم نانی نیوەڕۆ لێ دەنێم، سەوزە و گۆشت لێ دەنێم کە بیخۆن، ئەوان دەڕۆن و مێردەکەم دێتەوە ماڵەوە، ئەو دادەنیشێت و سەیری تەلەڤیزیۆن دەکات و من لەسەر سینێک خواردنەکە دەبەمە بەردەستی، خۆم بە کێشە کاتی خواردن دەبێت و بەسەر پاوە شتێک دەخۆم لە مەنزەڵەکەدا. دەیجا ئەم ژنە زۆر وشیار بوو لەوەی کە چەندە ئەم کارە تا سەر ئێسقان نادات پەروەرانەیە چونکو ئەو بە ئەندازەی مێردەکەی لە دەرەوە کاری دەکرد و سەرڕای ئەوەش خزمەتکارێک بوو بۆ بەجێبەجێکردنی پێداویستیەکانی مناڵەکان و مێردەکەی کە دەبوو خواردنیان بداتێ و قاپ کەوچکیش بشوات. لە ڕوانگەی منەوە لەم بابەتەدا دەکرێت ژمارەیەکی زۆر لە ژنان بەرەو خەبات ڕابکێشرێن، هەروەها لەوانەیە کارێکی وا بکرێت هەندێک لەو پیاوانەی کە نیازی پاکیان هەیە لە بارودۆخەکەدا تێبگێنرێن. کێشەکە لەوەدایە کە بۆ لەباربردنی کۆرپەلا ژنان ڕژانە سەر شەقام وەلێ ئەمەیان خەباتێکی تاکە کەسیە کە دەبێت لە ماڵەوە بکرێت و ئەم کارەش پێویستی بە سازانە. جێبەجێکردنی ئەوەش تێکۆشان و لێبڕاویەکی زیاتر دەخوازێت و هەر بۆیش لەوانەیە ماوەیەکی زیاتر بخایەنێت. بێگومان زۆر دژوارتر دەبێت. هاوکات لێرەدایە کە ئەو چەشنە کۆبوونەوانەی کە بزوتنەوەی ڕزگاری خوازی ژنان ڕێکی دەخات دەتوانێت زۆر کەڵکی هەبێت چونکو بە پەروەردەکردنی ژنان لەم بوارەدا کە پێکەوە گفتوگۆ بکەن و قسەی دڵی خۆیان بکەن یارمەتیان دەدات کە وشیار ببنەوە سەبارەت بە نادادپەروەری و ئەو دۆخەی تێیدا هەروەها ئەو بارودۆخە قبول نەکەن. ئەگەر هەست بەوە بکەن کە بێگرتووی خۆیان پشتیوانی باقی ئەو ژنانەی کە لە خەباتدا بەشدارن بۆ لای خۆیان ڕادەکێشن لەسەر ئەو باوەڕم کە ئامادەن ڕاوەستن و خەبات بکەن. زۆر سپاستان دەکەم سیمۆن دۆ بۆڤوار.